السلام عليكم مصطفى. عليكم السلام ورحمة الله. خوشکە فاتیمە. بەڕێزی مامۆستاگیان زۆر سپاسی کارمەندانی ئێوەکەم بۆ ئەو وەرگرتنی موبایل تەلەفۆن ئەوانیش ڕێز و حرمەتیان هەیە بۆ هەموو خوشک و برایان. فەرموو خوشکە باشەکەم. مامۆستاگیان یەکێ لێکە پرسیارەڵێ ئێوارە چیتان هەیە ئەمە گوناحباریە یان نا؟ یەکێ لێ دەپرسێ ئێوارە چیتان هەیە؟ بەڵێ یەکتر ئەپرسنەڵێ ئێوارە تۆ چی لێ نایەن بەڕۆ تۆ چی لێ نایە چی ئەخۆی ئایا ئەمە گوناحباریە یاخۆ نام؟ پرسیار دووەمیش بەڵێ ئایا لە شەوی جومعانە دۆمینەکردن بۆ خۆشی گوناحباریە یان نا؟ ئەم دوو پرسیارمێ مامۆستاگیان. لە شەوی جومعاندا دۆمینەکردن. بەڵێ بەس بۆ خۆشیەکەن ئایا ئەمە گوناحیە یان نا؟ بەسەر چاو خوشکە فاتیمە قسەت بۆ دەکەم خوشکە باشەکەم. بەڕێزی خوشکی من بەڕێزی خوشکە باشەکەم خواگە دەبێت دادەگیان خوال لەگەڵ بێ یاخوا سەر چاو. دەڵێ لە شەوی جومعەدا دۆمینە بکەی بۆ خۆشی گوناحە. بەڕاستی من عەرزم کردن مامۆستایانێکی پایەبەرز وەکو مامۆستا کرێکار خۆی گەورە ئازادی کا قسەیان هەبووە لەسەر دۆمینەکردن و ئەوانە، بەڵام من وەکو بۆ چوونی خۆم ڕێزمێ بۆ ئەو مامۆستا بەڕێزانی کە قسەیان لەسەر من باسی ئەم بەرنامەی ئێمە باسی حەڵاڵی و حەرامی نییە. ئێمە پرۆگرامەکەمان پرۆگرامی خۆشەویستیە نەک لیژنەی فتووە حەڵاڵ و حەرام. دەڵێم بەڕاستی دۆمینە لە هیچ ماڵێکە نەبۆ خۆشی ئەوە لەسەر شت بکرار حرامە، وەکو خوشکە فاتیمەوتی ئەمە بەستانە بۆ خۆشی و کات بەسەر بردن. شەوی جومعەش کاتێکی پیرۆزە، شەوی خوێندنی سوورەتی کەهفە، شەوی سڵاوەتدان لە دیداری پێغەمبەر صلی الله علیه وسلم، شەوێکی ئینسان بە دوعا و پاڕانەوە شوێ یعنی هەفتەیەکت بەڕێ کردەوە لە پێشوازی هەفتەیەکی تردا بەیانی دەچی بۆ وتاری هەینی، یعنی شەوەکان مقدساتی تایبەتی خۆی هەیە. نەوەڵا هەل بشکرێ بۆ خۆشی من ناڵم حەڵاڵیان حرامە، بەڵام لە شەوی جومعەدا نەکرێ باشترە. ناڵم مادام لەسەر شتیش ناکرێ ناڵم حرامە. یعنی حرام جیاوازە و ناپەسند جیاوازە. ئەم کارە من بە ناپەسندی دەزانم، بە کارێکی خراپی دەزانم، نەکردنی باشترە. وەگە هەر کراژ بخرێتە شەوانێکیکەوە نەخرێتە شەوی پڕبەرەکەتی جومعەوە، چونکە ئەم شەو ڕۆژی جومعەیە تایبەتمەندی تایبەتی خۆی هەیە. ئومێدەوارم کە ئینشاءالله ئەو بەڕێزانە کە لە ماڵی فاتمەخانە دۆمینە دەکەن خوا کاتەکانتان ببەخشن بەو هەموو کتێبە جوانەی کە هەیە، کتێب خوێندنەوە، قسەیەکی خۆش، هەنی هەتا تەنانەت نوکتە جێڕانەوەیکی حەڵاڵ و مباح، پێکەنینێکی جوان و زەردەخانە هاتنە سەر لێو. بەڵام بۆ خۆم زۆر جاری کەش لە بەرنامەشە باسم کردووە دۆمینە سەرەتایەکە بۆ توشبوون خوا پەناماندا بە قومار تکایە خۆتانی لێ بپارێزن. دەڵێ پرسیارەکەی تریشی ئابیرم هاتەوە، دەڵێت چیتان هەیە بۆ ئێوارە چی دەخۆن؟ ئەم پرسیارانە باش نین، نەوەڵاهی نە لە تەلەفۆنە نافرەت لەبەر دەرگا قەت لە کەس مەپرسە چیتان هەیە چی دەخۆن و ئەوانە، ئەمە باش نین. یعنی کۆمەڵ شت تایبەتمەندی خۆی هەیە، ئیلا مەگەر کەسێک بڵێ وەڵا ئێوارە ئێمە فڵان شتمان هەیە، ئەی ئێوە چیتان هەیە؟ یعنی مەبەستەوە بێ کاسە دراوسەیەتێک هەبوو، جاران هەبوو ئێستا کەم بۆتەوە لە بینی دوو دراوسێدا دەیگۆ وەڵا من شۆربای فڵان شتم لێناوە، ترخێنەیەکم لێناوە، خواردنێکی کوردەواری، ئەرێ ئێوە چیتان هەیە؟ یعنی مەبەستەوە بۆتان بێنم، ئەگەر تۆ شەما خواردنەتە بێ بۆڕەمێ بۆت نێهێنم، ئەگەر بۆ ئەمە بێ باشە. بەڵام غەیری ئەوە ئینسان حتا لەو شتانە خۆ پارێزێ شتێکی باشە. وەڵای زۆرجار دەچێتە قاڵبی حرامەوە، چونکە لەوە چێ بەرامبەر نەفسی بۆ خواردنە بڕوە و هەموو دەمە لەبەر دەستیان نەبێ و ئیمکانێتی کڕینی نەبێ، بەرامبەریش خۆ دریسان درۆت بۆ بکە هەر گوناها ڕاستی پێ بڵێ نەفست دەشکێنێ و ئەگە پێشی وتی بۆ نەهێنێ تۆ دڵت گەردەگرێ لەبەرەوە ئەو کەسێک پرسیاری ئەم بابەتانە دەکا واقعاً هەندێک جاریان گوناهبار دەبێ. خۆپاراستن لێی نیشانەی ئیمانە، نیشانەی ڕۆشنبیربوونی مرۆڤە. قەت لە کەس مەپرسە چیتان هەبوو، چیت خوارد، چیتان خوارد، ئێوارە چیتان هەیە، نیوەڕۆ چیتان هەیە. ئەم بابەتانە لە ئینسانی ئیمانداری ڕۆشنبیر ناوەشێتەوە.